بەپێی خواست و تەڵەبیات هەیە حەزەکا بۆ نمونە شتەکە هەمیشەیی بێ ئەو شتاناکرێت کە دایمەن سەوزن هەیە حەزەکا گوڵی پێوە بێ و دایمە دەستی لە باخەکایە بێ ئەوە ناکرێت کە زیاتر سیانەکردنەوەی ئەوێ و بەعادەتی ئێمە هەر کەسێ بێ بۆ لامان معلوماتی لەبارەی گوڵەکانەوە پێڵین چۆنێتی بە خێوکردنەکەی و ئەگەر هەچ مەسەڵەن پێویستکە لە ئینجانایە بێ جۆرە خاکێکی تایبەتی هەبێ پێی ئەڵێن و جۆرە دەرمانەکانیش وەکو سەمادی خۆراکی هەمووی پێ ئەڵێن چۆنی بەکاردێت. زیاتر حەزم لەو گوڵانەیە کە لە وەرزی هاوینە لە ژوورۆدا ئەندرێن وەکو گوڵی لابلاب وەکو ماتات چونکە هەم هەوایەکی پاکەیات بە ماڵەکەت و مەنزەرێکی زۆر جوانی هەیە سۆزایعاتە کە سەرێکەی بۆ دڵخۆشی نەفسێتی خۆت و زۆر حەزە گوڵە خزمەتی کەم چونکە نەفسێن پێی مرتاحە بە. ئێمە لێرە زۆربەی شتەکانمان کوردەوارین ئەوانەی کە پێگاتوون هی ئەم منتیقەی هەورامان وەکو گوێزە وەکو تووە وەکو دۆشاوی تووە وەکو ڕوبە هەنارە وەکو قەیسیە وەکو هەڵوژەیە ئیتر ئەوانە هەمە چەشنەیە ئیتر هەمانە بە وشکراوی هەشمانە بە وەکو تەمەرهندی پێڵین هی هەڵوژەیە هی قەیسیە ئەنواعمانەیە هی هەنارە ئەوانەمان هەیە گەشتیارانی ئێمەش زیاتری خواروی عراقن هەر شوێنێک بە گەشتیاری دێتێرە حەز لە شتی خۆماڵیە شتی خۆماڵیان منتیقە هەنجیری هەیە توی هەیە گوێزی هەیە ئەتر ئەو شتی خۆماڵیانە تەمەرەندی هەیە تەمەرەندیش یعنی عەرەب بەتایبەتی حەزی لەو خواردنانەیە هەر کوردی لای خۆشمانە و یعنی گوێز تو ئەو شتانە زۆر حەزیان لێیەتی شتی خۆماڵی لێرە بازاڕی زیاترە. I use these bikes to get around very fast and I visit Amsterdam quite often and it's just faster, it's cheap and I don't have to use public transport so I'm very flexible with these bikes. This bike is well maintained, my own bike is not so much well maintained and the light's always working, the brakes are always working, everything works. I come from Paris and I often visit my sister who lives in Amsterdam with her family. And I travel frequently inside Amsterdam by bicycle because it's a good way to really travel inside Amsterdam because we don't have a car and we rarely use transport, public transport like the tram or taxi or whatsoever. And Amsterdam is a very human-sized city. And the benefits is that if you do bicycle every day, it's good for your health and it's also good for the environment because you do no CO2 emission.